دەی و نوێنەریەکی مامۆستان لە کۆبوونەوەکەدا حزوریان دەبێت لای هەمووان معلومە کە لە ئێستادا بەهۆی هەڵکشانی زۆری ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا پێمان وایە ممکن نییە بتوانن لە ئێستادا دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیان و خوێندکاراندا بکرێتەوە و پێشمان وایە کەسمان ئامادەنین ئەو مەسئولیەتە گەورەیە هەڵبگرین و ڕیسک بە ژیانی مامۆستایان و قوتابیان و خانەوادە بەڕێزەکانیان بکەین. بۆیە ئەم کۆبوونەوەیە کە دەکرێتن بۆ ئەوەیە کە بتوانین مەخرەجێک یاخود دەرچەیەکی باشتر گونجاوتر بدۆزینەوە لەوەی کە خوێندنەکە بەردەوام بێت و درێژە بە پرۆسەی خوێندن بدەن مادام هەڵکشانی ئەو هەڵکشانە زۆرەی ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا ڕێگان ئادەن دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیان و خوێندکاراندا بکرێتەوە. ئایا تاکە بژاردە ئەوەیە خوێندنی ئەلکترۆنی دەست پێ بکرێتەوە یاخود مەخرەجێکی دیکە هەیە؟ هیوادارین لەم کۆبوونەوەیەدا بتوانین ئەم دەرچەیەوە حەلێکی بەدیل بدۆزینەوە بتوانین ئیدامە بە پرۆسەی خوێندن بدەن. من باش بە حاڵی خۆم لەگەڵ خوێندنی ئەلکترۆنی نیم کە دەزانم 100% ناتوانین تحقیقی عەدالەت بکەین، بەڵام ئەگەر هیچ مەخرەجێک هیچ دەرچەیەکی دیکەی گونجاوترمان نەدۆزیەوە لە کۆبوونەوەکەدا بە دڵنیاییەوە ئەو کاتە درێژە بە پرۆسەی خوێندن دەدرێت لە ڕێگای خوێندنی ئەلکترۆنی. ئینشاءڵڵا ناگەینە ئەم قۆناغە. هیوادارین بتوانین بە هەموو بەشداربوانی کۆبوونەوەکە ئەو مەخرەجە گونجاوە بدۆزینەوە ئەو کاتە بە تاکید بە ڕێزان لە وەزارەتی پەروەردە و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆناش پێشوازی لێ دەکەن. زۆر سپاس بۆ هەموو لایەکان. شيء كما